ڕاوبۆچوونی هاوڵاتیانمان بینی لەسەر بابەتە بەڵام ئێمە پرسیارەکانمان زیاترەکەین لەگەڵ دکتۆر ڕێزافکەریم کە پزیشکی شارەزای ددانە. بانی باش دکتۆر؟ بانی باش، ڕۆژێکی باش بۆ تۆ. زۆر سوپاس. گرنگیدان بە تەندروستی ددان تا چەند کاریگەری هەیە لەسەر دروست نەبوونی بۆنی ناخۆشی دەم. سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم، زۆر سوپاس بۆ دەرفەتێک کە بە منتان نەبێمە بەرنامەکەتان. بۆنی ناخۆشی دەم سەرەتا چەند هۆکارێکی هەیە. یەک لەوانە دەم و ددانە و هۆکارەکانی دیکە کۆ ئەندامی هەناسە وەکو پێ دەڵێن جیوب، کۆ ئەندامی هەرز، برینی گەدا و هەوکردنی لیمفەکان ئەوانە هەمویان کاریگەری لەسەر ناخۆشی بۆ ناخۆشی دەردانی دەو دەبێ. تەبەنەوە کاریگەری زۆر لەسەر بێ بە تایبەتی لە ژیانی ڕۆژانەماندا کە دەبێتە هۆی بێزاربوونی ئەو کەسانەی دەور و پشتمان وا دەکەن زیاتر لێمان دوورکەونەوە. تەمان ئەوش ناخۆشە لە بۆ خودی مرۆڤەکە خۆی و ئەوەی چەند چارەسەرێکی هەیە کە ئەوەی تایبەتە بە ئێمە ددانەکانە، ئەوش لە ڕێگەی چارەسەرکردنی کلۆربوونی ددانە یان هەوکردنی ئەگەر هەوکردنی پدووی هەبوو ئەوە چارەسەری دەکرێت بە چەند عیلاجێک کە لە بۆی دەنووسین، بەڵام کە پەیوەندی بە کۆ ئەندامی هەناسە و هەرسەوە هەبوو و باشترە بستە لای دکتۆری شارەزا بۆ بوارانە بۆی چارەسەری ئەو بۆ نەناخۆشەی دەم بکات. باشە دکتۆر، زۆر جار کەسانێکن کە هەڵبەت کەمترن پەیوەندی بە ددانەوە نییە، بە کۆ ئەندامی هەناسەشەوە نییە، ئەمە خۆی بوونیەتی وایە و ئەم بۆنەی هەیە، ئەمە چارەسەری هەیە یاخودنا؟ خۆی بنیەت نییە، دەبێت مشکلێک هەبی، یان ئەوتە کێشەکە یان لە گەدەیە یان لە لیمفەکانی لای گەر و ئەوانەی کە هەو دەکات هەو تووشی ئەوکردن دەبێت بۆن دەردەیان ئەوتە پیسبوونی ددانەکانیتی پیسبوونی زمانە کە زۆربەی هاوڵاتیەکانمان نازانن کە زمانش پیسبوونی هەیە، زمانش پێویستی بە پاکردنەوە هەیە و ئەوەش هۆکاری سەرەکیە ئەنی بۆ سەر بۆنی ناخۆشی دەم. لەبەر ئەوە بۆنی ناخۆشدەم هۆکارێکی هەیە لە پشتۆ هەیە، ئەوانەی کە بەردەوامن ینی بەردەوامە بۆنەکەیان ئەوانە کێشەکەیان زیاتر لە کۆ ئەندامی هەرسە لەوانەیە برینی گەدەیان هەبێ کە دەبێت ئەوە چارەسەر بکرێتن. ڕاستە. باشە دکتۆر، با بینە سەر ددانەکان. ددانی شیری زۆر جار منداڵان ددانی شیریان درەنگەکەوێت یاخود خۆیە بێ لە چ تەمەنێک بکەوێت و ئەگەر نەشکەوت چی بکرێت؟ ددانی شیری هەم زووکەوتنی هەم درەکەوتنی کێشەیە. زووکەوتنی کەوتن نییە، لەلایەن دایک و باوکەکانەوە ڕادەکێشرێت کە مەسەلەن منداڵەکە ددانەکەی کلۆر بووە، ژان دەکە ئازاری هەیە، دەچن یەکسەر دەری دەکەن. ئەوە دەبێت هۆی ئەوەی کە ددانە هەمیشەیەکەی بە خواری بێتەوە. درەنگ کەوتنیشی لە خۆی ددان لە بینی 6 ساڵی تا 13 ساڵی دەست بە کەوتن دەکات ددانە هەمیشەیەکانی دەردێن لە ددانە شیریەکانیشی دەکەوێت. ئەگەر لەو ماوەیە ئەو ددانە شیریان نەکەوت پێویستە سەردانی دکتۆر بکرێت. ئەوەش یەکەم جار تیشکی بۆ دەگرن تەماشا دەکەن کە ئایا ئەو ددانی هەمیشەی لە ژێرەوە هەیە لە شەویلاگی هەیە، چکە زۆر منداڵ هەیە لە زگماکیەوە ددانی هەمیشەیی نییە. لەبەرەوە ئەگەر هەبوو ئەوە ددانە شیرەکە ڕادەکێشن و دەری دەکەن و ددان هەمیشەیەەکە لە چ تەمەنێک بۆی ڕابکێشتە و لە بینی 6 ساڵی هەتا 13 ئەگەر ددانەکان نەکەتن کە گەیشتە 13 ساڵ چەند خراپە نەکەوێت تا ڕادەیەکی زۆر، چکە ئەو ددان هەمیشەیە لە ژێر شەویلاگی دەمینێتەوە. باشە تا ینی تەمەنی چەندی ئەو منداڵە ددانەکە ئاساییە گەر نەکەوت بە ئین شیری بێت؟ 7 ساڵی لەو 8 ساڵی لەو ماوەیە زیاتر بێ دەبێت سەردانی دکتۆر بکرێت. خۆی لە 6 ساڵیەوە ددانەکانی پێشەوە دەکەوێت پێویستە بکەوێ ینی لەوانی هەندێک منداڵ تاخیر بی بتە 7 ساڵی بەس لەوە زیاتر بێ دەبێت سەردانی دکتۆر بکرێت. بەس لە 13 ساڵی زیاتر بوو ددانی شیری هەرما بوو ئەوە دەبێت سەردانی دکتۆر بکەن. باشە دکتۆر، بۆ ماوەی تا چەند کاریگەری هەیە لەسەر ددانەکان ئەو ڕێکمانەوەی و تەندروستمانەوەی ئەو دانە بتە و بەیانە و تا چەند کاریگەریە لەسەر منداڵەکانی ئەو کەسە ئەو دایکە گەر ددانێکی بتە و باشی هەبێ منداڵەکەشی شەرتەوا دەرچێ یا خودت هۆکاری چێگەروانە بێت؟ خۆی بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەر ددانەکان. ئەگەر مەسەلەن دایک و باوکەکە ددانیان باش بێت منداڵەکە باشتر دەردەچی ددانەکانی، بەس شەرت نییەش زۆر جار هەیە
ئینڤایرۆمنت دەور و پشتەکەت یان ئەو خواردنان ناتەندروستانێک کە منداڵەکە دەیخوات تەسیر دەکاتە سەر ددانەکانی. باشە. گەورەکان زۆرجار پەنابەنە بەر پاکردنەوەی ددانەکان لای پزیشک، بەڵام ئایا ئەمە بۆ منداڵی شەکرێت یاخود بۆ منداڵیش دەکرێت ئەبێت بەڵێ دەکرێت لە تەمەنی چەند ساڵەوە؟ هەر کە ددانەکانی دەرچوون کە منداڵش وەکو مرۆڤێکی گەورە ئاسایی کلس هەیە پڵک هەیە لەسەر ددانەکانی کە دەبێت لا ببردرێت. ئەوەش دەبی ببێتە پزیشک لای پزیشکی شارەزای منداڵان تایبەت بە منداڵان هەیە ددانەکانیان دەشۆن. دکتۆرە زۆرجار خانمان لە کاتی دووگیانیدا کێشەی ددانەکانیان بۆ دروستە بێت. ڕاستە خانمی دووگیان مەترسی زیاترە لەسەر کلۆربوونی ددانەکانی ئەوش لەبەر چەنەوە کارێکی یەک لەوانە گۆڕانی هۆرمۆنەکانیتی کە لەوانەش هۆرمۆنی پرۆجسترۆن ئیسترۆژین زیاد دەکات وا دەکات مەترسی زووتر دروستبوونی کلۆربوونی ددان دروست ئەنی ببێت لەو خانمە. دووەمیان خواردن و خواردنەوەی ناتەندروستە لەلایەن خانمی دووگیانەوە کە مەیلیان زۆر لە بۆ شرینی دەڕوا کە دەبێت هۆی کلۆربوویندان یان مەیلیان زۆر لە بۆ ترشی دەڕوا شتی ترش ئەوە شوا دەکات مینای ددان بڕوات و ددانەکە باریک ببێتەوە و لاواز ببێت و هەست بە ئازارێکی زۆر بکاتن. ڕاستە. باشە زیاتر من پێم خۆشە جەخت لەسەر منداڵ بکەینەوە بە تایبەت ددانی منداڵان زۆر جارە بینین لە تەمەنی 6 ساڵی ئەو ددانە شیریانەی کە ئەکەوێت دواتر زۆر بەناڕێکیەتەوە یان پێیانەوترێ زمانی لێمەیە بۆی خواردنەبێ ئایا ئەمە هۆکارەکەیەتی یاخود چه هۆکارێکی دیکەی هەیە کە منداڵ دوایەوەی دانەکانێکە زۆر بەناڕێکیەتەوە؟ ڕاستە ئەوانە هۆکارە یەک لەوانە کە زمانی لە دەدا یان پەنجەی دەمژیان هەر شتەکە بکەوێتە بەردەستی بەکاری دەینی لە دەوی ئەوانە هەمووی هۆکارە بۆ ناڕێکی دە و ددان کە بە تایبەتی ئەوانەی کامیشەیی دێنەوە و زۆر جاریش زوو دەرهینانی ددانی شیریە دەبێتە هۆی ناڕێکی دەمو ددانەکان کەەوەش دەبێت چارەسەر بکرێت بە تێلدانان و تەقوین پێی دەڵێن. لە تەمەنی چەنەوە بتوانێت بۆ لە 14 ساڵی 15 ساڵی لەو کاتەوە دەبێت دەست پێ بکەیت کە هەموو ددانە هەمیشەیەکانی هاتن ددانی شیرینەما ئەو کاتە دەبێت تێلدا بنرێت ئەگەر ددانەکانی دکتۆرە بینەوە سەر باسی بۆنی ناخۆش ئەو بابەتانی کە بەکارە هێنرێت بۆ بۆن خۆشکردنی ناودەم جاگەر بنێشت بێ یاخود زۆرجار تام هەیە کە سپرایە یان بابەتی دیکە یان بنێشتە ئەمانە کاریگەریان هەیە لەسەر کەمکردنەوەی بۆنی ناودەم بۆنی ناخۆشی ئەو کەسە یاخود زیانی هەیە یان تەندروستە؟ وەکو کەمکردنەوەی کاتیە مەسەن هەر ئەو کاتێک کە بەکاری دەینی لەوانەیە دوایە دەست پێ بکاتەوە دەبی لە ڕێگەوت ئەو کێشەیە چارەسەر بکە یان ئەوەتە پیسبوونی ددانێتی کە وەکو گوتم یان کلۆربوونی ددانەکانتی دەبی ئەوانە هەمووی چارەسەر بکرێتن لەبەرەوە ئەوانە کاتینە دەبی ئیلاجی یان چارەسەری کێشەکە بکرێنە نانە هیچ زیانێکی نییەوە باشە. دکتۆرە چ خواردنێک زۆر باشە بۆ ئەوەی کە هەم ددانمان پارێزراو بێ هەم لە بۆنی ناخۆشیش بە دووربین بەگشتی و خواردنانەکەمانە؟ زۆر خواردنەوە زۆر باشە بۆ نەهێشتنی بۆنی دەم کاریگەریەکی زۆر باشی هەیە و ئەو خواردنانەی کە ڤیتامین و پرۆتین و کالسیۆمیان زۆر تێدایە پێویستە بخورێ لەلایەن هاوڵاتیانەوە بخورێ بۆ پتەوکردنی هەم ددانەکانی هەم نەهێشتنی ئەو بۆنەش. بێگومان شوشتنی ددانش ڕۆ بەلایانی کەم ڕۆژانە دووجار دەبی ددانەکانمان بشۆین ئەوانە هەمووی کاریگەری هەیە لەسەر کەمکردنەوەی باشە. ئەو هەویری ددانەی کە بەکاریە هێنی تا چەند کاریگەری هەیە لەسەر پاراستنی ددانەکان و لەسەر بۆنی ناخۆشی دەمیش ئەبێت چۆن بێ؟ هەویری ددان دەبێت تایبەت بێت بە مرۆڤەکەم ئەسەلەن با بڵێن بۆ نمونە تو مشکلەکەت هەیە دەبی هەویری ددانی خۆت تایبەت بێت بۆ مشکلەی کە هاتە لە ناودەمتە چه هەوکردنی پدوت بی چ سپیکردنەوەی ددانەکانت بی یان ددانەکانت بێهێزە ئەو هەویری تایبەتی خۆی هەیە کە دەبێت بەکار بهێنرێت و بۆنی ناخۆشی دەمیش هەویری ددانی تایبەتی خۆی هەیە ئەمە ئەنی کاریگەری زۆری لەسەر دەم هەیە هەویری باشە. هاوڵاتیان تا چەند هوشیارن لەسەر ئەو بابەتە لەسەر بۆ نمونە بەکارهێنانی هەویری ددانەکە لە ناو نۆرنگەکان تا چەند پرسیارەکرێت لەسەر هەویری ددان کامە بۆ چه حاڵەتێک باشیاننا یان بەگشتی لە کۆمەلگەی ئەمە هەر جۆرێکی هەویر بێ بەکارهێنرێ؟ ڕاستە وەڵا پرسیارکردن وەکو لەسەر هەویری ددان
زۆر کەمە. هەتا دکتۆرەکە بەخۆی نەڵێک ئەوەت پێویستە ئەوەت لۆ دەنووسم ئەو هەویری ددانە لە بۆ کێشەکەی تو باشە ناپرسێ. لەوانەیە بە زیاتر پرسیاری ئەوە دەکەن دکتۆرە کامە هەویری ددانم سپی دەکاتەوە. هاوڵەتەکان یەکەم مشکلیان سپیکردنەوەی ددانە. زیاتر بەس ئەو پرسیارە دەکرێت دەنا بۆ بۆنی ناخۆشی دەم زیاتر غەرغەرە بەکاردێنین دەینووسین و نەخۆشەکە بەکاری دێنی بۆی بۆنی نەخۆشی باشە. دکتۆرە ڕێزاف گرنگە یاخۆت پێویستە هەموو کەس ددانی زۆر سپی بێ و دیار بێ؟ نانە زۆر جار ددانەکان ڕەنگیان خۆیان زەردە ئەوەش لە مرۆڤێک بۆ مرۆڤێکی تر دەگۆڕدرێت لەوانەیە هی تو زۆر سپێبی یەکێکی تر ڕەنگی زەردە. کاتە بە کورتی ئەم پرسیارە بکەم کاتێککە خۆلگت سمای لەکرێ پێویستە هەموو کەس بیکات و ئەم ڕەنگە سپیە لەگەڵ پێستی گونجاویان هەر گرنگەوەی دانێکی نانە هۆڵی سمایل هەموو کاتێک پێویست نییە. بۆ کەسانە پێویستە کە ددانەکانیان ناڕێکە جوان نییە یان مشکلێکیان هەیە کێشەکیان هەیە لە ددانەکانیان کە جوان مرۆڤەکە جوان پێشان ناداتن لە کاتی قسەکردن یان پێکەنینە. بۆ زۆر سپیس کە ڕەنگی سپیس هەڵدەبژێرن دەبێت لەگەڵ پێستی بگونجێت ئەوە هەیە شەیت هەیە پێ دەڵێن بەکاری دێن تەماشا دەکەین لەگەڵ سپیاتی چاوی مرۆڤەکە دەبێت بگونجێت. باشە دکتۆرە ڕێزاف کەریم خۆش حاڵ بۆ سپاس بۆ تەواوی زانیاریەکان و ڕێنمایەکانت. مامنون سپاس بۆ ئێوەش.